سێهەم هەفتەی فستیڤاڵی هاوینێ لە شاری سلێمانی بەرەوە چوو کە تیایدا چەندین گۆرانی بێژی بەتوانە و چەندین گروپ تیایدا بەشدار بوون جگە لە چەندین چارەکی جۆرا و جۆر. ئێوارەی 29 ئەم مانگە لە شاری سلێمانی بە بەشداری چەندین گروپی هونەری و گۆرانی بێژانی لاو هەفتەی سێمی فێستیڤاڵی هاوینەی سلێمانی بەڕێوە چوو کە تێیدا چەندین گۆرانی موزیکی کوردی و بیانی پێشکەش بە ئامادەبانی فێستیڤاڵەکە کران. لە فێستیڤاڵی هاوینەی سلێمانیدا دە گروپی هونەری بە درێژایی فێستیڤاڵەکە ڕاستەوخۆ بەرهەمە هونەرەکانیان پێشکەش دەکەن. بۆ سێم هەفتەش چەندین گۆرانی بێژی بەتوانە کەشێکی هونەری پڕجۆش و خڕۆشیان بۆ ئامادەبوان دروست کرد. وەکو ڕێژە ڕێژەیەکی زۆر زەرورە لەبەرەوەی لە کۆتایە خەڵکی ئێمە زۆر دوورن لە مۆسیقا و ئالەتی حەیەوە بەرکەوتەی حەی زۆری فەرقە لەگەڵەوەی لە ناو سەیارە بێ یا لە ماڵەوە بە سپیکەرێک دانیشی جۆ لە مۆسیقا بگری. بەڕاستی ئێرە ئەم شێوازە فستیڤاڵانە و لە ناو جەرگەی بازاڕی سلێمانیە ئاشکردنەوەی گوێی خەڵکە و چاوی خەڵک بەرامبەر ئالەتی مۆسیقا و وە گۆرانی بیانیەکان وەکو زەرورێت وەڵێ زۆر زەرورە. زیاتر گۆرانیە شادە کوردیەکان و گۆرانیە سەریعە خۆش و فوڵتاقە غەربیەکان و بە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی و تورکی ئەمشۆ گۆرانی هەڵێ. پێشەکی بەخێرهاتنتانەکەم کەناڵی کورسات کەناڵێکی جوانە و کەناڵی خەڵکە. بێگومانم خەڵکەش کە کۆبۆتەوە لێرە پێویستەکە کەناڵێک بێت کە کەناڵی خەڵک بێ دووبارە بەخێرهاتنتانەکەم. ڕاستی هەستی من بۆ ئەم فستیڤاڵە هەر فستیڤالێک بۆ خەڵک بکرێ فستیڤالێکی گەورەی لای من لەبەری بەڕاستیم خەڵکی کە لێرە ئیبینی ڕۆژانە ئیشەکەن ڕۆژانە سەرکارە لەگەڵ ئیشی خۆیان هەیە بەکەمی بەر مۆسیقا ئەکەون. ئۆکێ هەرێکێک لەمانە نانەخۆن ئەتوانم مەقسەم بۆ منە ڕۆژانە هەمومان نانەخۆین بەڵام مۆسیقا شتێکە کەم بەریانەکەی بۆی کلتورەکەمانەوە بێ بە هەرچێکەوە بێ بەهۆی ئەوەی توانایان نیە بچن بۆ شوێنانی کە گرانە و بۆ ئەمان ناشێت لە ڕووی مادی بێ لە هەر ڕوویەکەوە بێ. پێم خۆشەکە لە ناو خەڵکە جوانەیە کە وەکو وتم دەمێکە بەر مۆسیقا نەکەوتووە بۆ من خۆشرە وەک لە شوێنێکە بە بەردەوامی وەکو ئیشێکی لێ هاتووە و ئەو خەڵکی کە لەوێشە بە بەردەوامی جۆ لە مۆسیقایا گرن و گەورە بوون لەگەڵ مۆسیقایانە. بەڵام ئەمانە پێویستم خەڵکە پێویستی بۆ مۆسیقایا هەیە و من لەویایە کە گۆرانی ئەڵێم هەستیان پێەکە موزەکەیان بەرمەکەوێ ئەوەی کە چەندێک چاوەڕێیەکەن هەر گۆرانی بێژێک بێتە ئەویا گۆرانیان بۆ بڵێ تامەزۆری ئەوەن. لەبەری بەڕاستی وەکو وتم وەکو ناخواردن و وەکو خەو وەکو هەر شتێکی تر مۆسیقا گرنگە ئەم خەڵکەش پێویستی بەوەیە.